The United States will recognize Israeli sovereignty over the territory that my vision provides. ڕاگەیاندنی ڕێککەوتنی سەدە لەلایەن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە کاردانەوەی بەرفراوانی بەدوای خۆیدا هێنا لەسەر ئاستی ڕێکخراوە نێودەوڵەتییەکان نەتەوە یەکگرتووەکان ڕايگەیاند چارەسەرکردنی کێشەی ئیسرائيل-فەڵەستین لە ڕوانگەی دوو وڵات ساڵانێکە با بڕیارەکانی ئەنجومەنی یاسایش و ئەنجومەنی گشتینەتەوە یەکگرتووەکان ناسێنراوە لە ڕوونکردنەوەیەکدا کە لەلایەن وتەبێژی سکرتێری گشتینەتەوە یەکگرتووەکانەوە بڵاو کراوەتەوە سکرتێری گشتی ئەنتۆنیۆ گۆتێرس ناڕزایەتی لە بەرامبەر پلانی بەناو ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دۆناڵد ترامپ دەربڕیوە هەروەها دەستگای لێبوردنی نێودەوڵەتی وتوویەتی نەخشەکەی ترامپ پێچەوانەی بەندەکانی ئێمەیە هاوکات ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران ڕێکەوتنی سەدەی بە سیاسەتی شەیتانی ئەمریکا لە دژی فەڵەستینیەکان ناوبرد عەلی خامنەیی ڕابەری باڵای ئێران لە تویتەر وتی سەرەڕایەوەی پیلانگێڕەکانی بەرپرسانی ئەمریکا پشت بە خودا هەرگیز بەدی نایەت بەڵام ئەمریکا لە پشت ڕێکەوتننامەی سەدەوە سیاسەتی شەیتانی لە دژی فەڵەستینیەکان داڕشتووە خامنەی وتوشیەتی ئەمریکا بە هەوڵەکانی بۆ بە ئیسرائیلکردنی شاری قودس هەڵەیەکی بێمێشکانی گەورە دەکات پێشتریش محەممەد جاواز زەریف وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاندەبوو ڕێکەوتننامەی سەدا پرۆژەیەکی خەیاڵیە کە کارکردن لەسەری مایە پوشت دەکات ئەوە تەنها خەونێکی ناخۆشە بۆ ناوچەکە و جیهان Acaba bu İsrail'in toprakları nereleri kapsıyor? سەرۆکۆماری تورکیاش باتوندی ڕێکەوتنی سەدەی ڕەت کردەوە وتی بە هیچ شێوەیەک پلانی ڕادەستکردنی قودس بە ئیسرائیل قبوڵ ناکەین ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند ڕێکەوتنی سەدا حاشاکردنە لە مافی فەڵەستینیەکان و دانەنانە با داگیرکاری ئیسرائیل چونکە قودس پیرۆزی مسلمانانە و بە هیچ شێوەیەک پلانی ڕادەستکردنی بە ئیسرائیل قبوڵ ناکەن ئەردۆغان وتیشی ئەو پلانی ڕاگەیاندراوە خزمەت بە ئاشتی و چارەسەرکردنی کێشەکان ناکات وەزارەتی دەرەوەی فەڕەنساش ڕایگەیاند بە خۆشحاڵیەوە پێشوازی لە هەوڵەکانی سەرۆکی ئەمریکا دەکەن بەڵام بە وریایەوە لە پلانی ڕێکەوتنی سەدا دەکۆڵنەوە وتەبێژی وەزارەتی دەرەوەی فەڕەنسا بەشی خستە ڕوو وڵاتەکەی باوەڕی وایە چارەسەری دوو دەوڵەت بە شێوەیەکی گونجاو لەگەڵ یاسای نێودەوڵەتی پێویستە بۆ دەستەبەرکردنی دادپەروەری و ئاشتی درێژخایەن لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا هەروەها رووسیاش دەڵێت ئەو پرۆژەی ئەمریکا پێشکەشی کردووە بە دڵنیاییەوە لەلایەن فەڵەستینیەکانەوە قبوڵ نەکراوە دیمیتری پێسکۆف وتەبێژی کریملین وتی لاشی کاریکردنی ئەو زانیارانە و لێکۆڵینەوە لەو پلانی لەلایەن ئیداری کۆشکی سپیەوە ئامادە کراوە بەردەوام دەبن وتەبێژی کریملینەوەشی خستە ڕوو رووسیا وڵاتی بەرپرسە لەباری چارەسەری بابەتی خۆرهەڵاتی ناوەڕاست و ڕایگەیاند هەرکات پێویست بکات رووسیا هەموو هەوڵێک دەخاتە کار لە پێناو دەستەبەرکردنی ئاشتی جێگیر لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکیش لە ڕاپۆرتێکدا ڕێکەوتنی سەدە بە نەخشە ڕێگای ڕزگارکردنی دوو سەرۆک لە دوو هەڵبژاردن ناو دەبات نەوەک ڕزگارکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە راپۆرتەکەدا هاتووە ترامپ و ناتانیاهۆ لە بەردەم هەڵبژاردنی گشتی و چارەنووسسازی وڵاتەکەیاندان هەردووکیشیان بە تۆمەتی ناپاکی و گەندەڵی ڕوبەڕووی دادگا کراونەتەوە ترامپ دەیەوێت بەم کاری پشتیوانی جوولەکە ملیۆنەرەکان بەدەست بهێنێت تا بۆ دووباراوەرکردنەوەی سەرۆکایەتی ئەمریکا لۆبی بکەن هەروەها دەیەوێت لەم کاتەدا کە لە بەردەم دادگایەکی توندی کۆنگرێسی وڵاتەکەیدایە سەرنج لەسەر دادگایەکە لا بدات و ئەم پلانە بکاتە دەرفەتێکی دیکە بۆ ڕزگارکردنی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا نیویۆرک تایمز ئاماژەی بۆش کردووە ناتانیاهۆی سەرۆک وەزیرانی کاربەڕێکەری ئیسرائیلیش کە کەمتر لە 2 مانگ بۆ هەڵبژاردننی وڵاتەکەی ماوە دەیەوێت با ڕێکەوتنی سەدا ڕاگەیاندنەکان چاو لا دۆسی گەندەڵیەکانی بپۆشتن و وە کارتێکی بەهێز بۆ بردنەوەی هەڵبژاردن بەکاری بهێنێت ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام